بینەرانی کوردستان تیڤ لە هەرکوێکن جارێکی دیکە سڵاوتان لێبێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینە. ئەڵقەیەکی دیکەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. بەڵێ سپاس دەرباس، سڵاوتان لێبێ بینەران، شەوتان باش. هیوادارم ئەمڕۆ لە پرۆگرامی کوردستان ستار بتوانین جوانترین ئەو دەنگانە پێشکەش بکەین کە شایستەن بگەنە قۆناغەکانی داهاتوو. ئەمڕۆ لە قۆناغی دووەم لە ئەڵقەی چوارەم پێتان دەگەینەوە. سەرەتا بەخێراتنی هەموو میوانانی ناو ستۆریۆ دەکەم، دواتر دەچمە لای گروپی میوزیک با سەرپەرشتی مامۆستای گەورە، مامۆستای جوان، مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی. دەستەکانت خۆش بێ. ئەمڕۆ لەگەڵمانن دەستخۆش مامۆستا. ئەمڕۆ لەگەڵمان ئەمێننەوە و ئەسپێکی جوانمان بۆکەن وەک ڕۆژانی ڕابردوو و دواتر یەمەوە لای تۆ دەرباس بزانم. سپاس دینە، بێگومان لە ئەڵقەکانی ڕابردوو چەندین بەشدار بوو بە شێوازی گروپ هاتنە سەر ئەم شانۆ گەورەیە و بەرهەمەکانی خۆیان پێشکەش کرد. تێبینی لیژنەمان دانە وەرگرت و هیوای سەرکەوتنی زۆر زیاتر بۆ ئەو بەشداربانە دەخوازیێت کە سەرکەوتوو بوون. بەڵێ و ئەوانەی سەرکەوتوش نەبوون هیوادارن، ئەوانەی سەرکەوتوش نەبوون هیوادارم دڵیان نەیەشێ بۆ پرۆگرامی داهاتوو بۆ ساڵانی داهاتوو خۆیان باشتر ئامادا بکەن. ئەمڕۆ دەرباس لێرە وەک ئەڵقەکانی ڕابردوو چەند بەشدار بوویەک لە چەند گروپێک دابەشکراون و ڕاهێنانیان پێکراوە لەلایەن مامۆستا بەیارەوە و چەند بەرهەمێکی جوانمان پێشکەشەکەن. ئەو بەشدار بووی کە توانای ئەوەی هەیە بەڵێ زۆرترین بەڵێ لێژنە بەدەست بێنێت یاخود ڕەزامەندی لێژنە بەدەست بێنێت، ئەو بەشدار بووە ئەگاتە قۆناغی داهاتوو. بێگومان بەر لەوەی بچمە لای لیژنە دینا دەمەوێت بەبیر بینەرانی کوردستان ستار بێنمەوە کە شێوازی پرۆگرامەکە بەم شێوەیە دابەشکراوە کە ئەو بەشداربوانەی دەنگیان لەیەکەوە نزیکە، تۆنی گۆرانی گوتنیان لەیەکەوە نزیکە، بەیەکەوە گروپ دێنە سەر شانۆ و یەک بەرهەمی هاوبەش پێشکەشەکەن. زۆر باش. دەچمە لای لیژنە و بۆ چونیان لەسەر ئەڵقەکانی ڕابردوو و ئەم ئەڵقەیەش وەردەگرم. مامۆستا کەوزایی لە تۆ دەست پێ دەکەم. سڵاو بۆ جەنابتان و بۆ کوردستان تیڤی و بۆ هەموو ئەو کوردستانیانی کە ئێمە دەبینن. خۆشحاڵین لەم ئەڵقەیەش کە پێتان ئەگەینەوە. ئەمڕۆ دینا خان جلێکی زۆر جوانی لەبەر کردووە، ڕەنگەکە سەرنجڕاکێشەرە. دینا هەموو بەرنامەکان دیزاینەرەکەم وەکو هەموو سروشتی بەرنامەکان لەم بەرنمەیەشدا چەند گەنجێک بەشدار بوو باشەکانیان دەتوانن سەرکەون بۆ ئەوەی کە دەرەجەیەکی باشیش بەدەستنانێن. هیوادارم بە دڵشکاویە ومێدیان هەبێ بۆ بەردەوام بوون. کوردستان ستار دەمێ بەڵێن بەردەوامە بۆ جارێکانی تریش دەتوانن شانسی خۆیان هەبێ و هیوادارم بە هەموو لایەکمان بتوانین ئەو کەسانەی کە شایستن دەگەنە قۆناغەکانی سەرەوە بە تێکڕای دەنگ و ڕازیبوونی هەموو لایەک سەرکەوێ و پیرۆزبایی لێ دەکەین و مامۆسایانیش ڕێی خۆیان بڵند فەرموو. جار ڕێز و سڵاو بووە جارتوە ماچێتکەن سڵاوێک تایبەت جی بوو گروپی موزیکی و مامۆستایت مە عزیز شاوێتوان هەمیە ماچیتکەن سەحەتان خۆش. مامۆستایت مە لە وێرێژی ڕینیشتی و میوانên بارێز جیلڤێرە ڕینیشتی و بینەرێت کوردستان تیڤی هەرچەندە هەندی بەرنامە چت زەحمەتتر دکەوێت بوومە بتایبەت نەبوو ستران بێژە بۆنجی زەحمەت کەوت شکل گەل موزیکت شتێکی زەحمەتە بسانە هێنینە بەس بوومە زەحمەت دکەوت شکی دەنگت هەمیە gelek خوشن و نزیک ایکن و جێگرتن بوومە gelek زەحمەتە تێنێ هێویدارم یعنی ئەو کەسێت نەدەر کەونجی مەببورن چونکە ئەم دەرەجێ هنگێت دەینن وەختی لەوێری سترانت بێشت بەلکی بەرین و کە دەنگی gelek خۆش بت بەس لەوێری وەختێ شیقاع دەرکەوت ئان تونەی بێتە خوارێ ئەم هەنگێ دەرەجێت دەینن یعنی ئێرە حەلە طبعا يعني للكريم بجا قصتما بالعادي ريز الصلاة زۆر سپاس ئەچینە لای مامۆستا میکایل دەرباس زانی مامۆستا میکایل چۆنی زۆر سپاس باشی ئەوە نەهادە و لەسەر خۆ مەمنونم دیارە قسەکان کە هەموو مامۆستایان کردیان منیش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەرنامەی کوردستان ستار و کێترێبێ ئەرزت کە هیوادارمە و بەشدارانوانەی ئەو ڕۆژ حەول بدەن کە دێنە سەر شانۆی لە سەرخۆ بوون سترێس دەزانم هەر دەبن بەس کەمتر سترێس بن چین کە سترێس دەبن دەتوانم بڵم زۆرتر لە 40% توانای دەنگیان دادەڕمە دێتە خوارێ
کە سترێز بوون وا دەکا کە بغەڵەت دەکەن لە تۆن دەردەچن چوزانم لە ڕیتم دەردەچن جا هیوادارم زۆر بەڕێکسی و بە ئارامشەوە بێن بۆ سەرشانۆکەی بەرهەمەکان پێشکەش بکەن دووهەمینیژەوەی کە داوان لێ دەکەم لەو بەشدار بوانە ئێمەمانان کە لێرە دانیشتوین بۆی دانەنیشتوین کە فەرق و جیاوازێ بکەین لە بینی فلان و فلانی بۆ من هیچ فەرقیان چێ دەیباتەوە چێ نایباتەوە خدا شایدە ئێستاش تاستا نێویەکیان فێر نەبووم کە خۆشیان پێ ناساندم جەماعەتی دیکە شەرئاوایە بۆمە ئەسڵەن مهم ئەوەیە باشترین دەنگەکان ئەوەندەی بتوانین بە سەلیقەی خۆمان بۆ سەلیقەی خۆشمان دیارە مطلق نییە لەوانەیە من شتێکم زۆر پێخۆش بێ مامۆستا زۆری پێ ناخۆش بێ بەرحاڵ بە ئیشقەوە بێنە چاو لە پرۆگرامەکەی بکەن بە ئیشقی وەیەوە کە واقعان ئەمەش بە محەبەتەوە ئەو دەنگانە دەدەین دەستە خۆش بێ مامۆستا میکایل ئەچیتە لای دکتۆرە بەڵقیسیان من بشم دکتۆرە بەڵقیس دەربازی خۆشەوێ دەرباز بڕۆ لای دکتۆرە منیش دکتۆرە بەڵقیسم زۆر خۆشەیە دکتۆرە بۆ چوونی تۆ وەردەگرم زۆر سوپاس بۆ هەموو لایەک سوپاس بۆ کوردستان تیڤ ئەو بەرنامەی پێشکەش دەکا ئەمە دێن بۆ وڵاتی خۆمان دڵی خۆشبی ئەوانی لە دەرێت ماشەی مەکەن دڵیان دەکرێتەوە چونکە دەڵێن وڵاتیمە بەسەر کەوتووە ئەمە پێ خۆشحاڵین و لەجینەکەش بەخوای کەس ناناسین ڕاستیتان پێ بڵێ بەڵام هەندێک کەس لە دەرەوە حەز لە هەندێک دەنگە چی دەکا حەقیتی ئەوە فکرەکەی خۆیتی بەڵام ئەو نازانی ئەو گۆرانی بێژە لە چێن دەرێ هاتە خوارێ لە چێن دەرێ ئەوە چی کرد لە چێن دەرێ دەبی هێشتن تەدریبی بکە خۆی بە پێش بێخی ئەیسان بە ساڵەکی نابی ئەم لێک جار وەختی چوومە ئیزاعی تقریبا 4,000 دەریان کردم بە قورعان وەڵڵا دەریان کردم و هەمووان یەک دۆک ماون دامگەوە چێ هاتیە نەبێ یەک جار و دوو جار ئیسان خۆی ماندی دەکا خۆی ئەوە دەکا بەرەبەرە دنیا بەرەبەرێ دنیا لە پێشیانە هەمویان ماشەڵڵا جاحێڵن جوانن بەڕێزن دوامینی زمانی مە هیچ نەبوو ئێستا ماشەڵڵا هەموو مۆسیقاری وەچی سەید ئەحمەدمان هێداخی چمان دەوێ سەید ئەحمەد گیان ئەتۆ باشتر ئەو مامۆستایانە و مۆسیقارانە یعنی ئەو هەم شتیان لە بۆوان حازرە نەوەکی جار پێشان ئەمە دەمانەوێت کەس لەمە عاجز نەبی و هیچ ئەمە هاتینە بۆ خزمەت هەموو لایە دکتۆرە مەبەستی ئەوەیە تەواوی لێژنە دەرباس ئەیانەوێت جەخت لەسەر ئەوە بکەنەوە کە نزیکەی 1000 بەشدار بوو لە هەموو شارەکانی کوردستان لە هەر کوچە و کۆڵانێک کەسێک هەستی کردووە کە بەهرەیەک لە قورگیدا هەیە هاتووە بەشداری کردووە لێرە لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی ڕۆژاوا و هەروەها لە دەرەوەی وڵات و لە هەر کوچەیە گوێیان لە بانگێشتی ئێمە بوو بۆ پرۆگرام هاتوون کەواتە ئێمە 1000 بەشدار بوو نەمانتوانیوە ناوی هەمویان لەبەر بکەین یاخود بزانین چێ ئەگاتە قۆناغێکی تر یاخود برادەری و خزمایەتیان لێک نەداوەتەوە تەواوی لێژنە ئەو دەنگە هەڵەسەنگێنن کە لێرە لەسەر ئەم شانوەیە باشترین پێشکەشەکات واگاتە قۆناغی دواتر ئەچمە لای میرا میرا چۆنی؟ سڵاوتان لێبێ زۆر باش بن سلااو لە شاشە جوانەکی کوردستان تیڤ هیوادارم هەموو لایەکتان باش بن من سپاسی هەموو ئەو بەشداربووانە ئەەکەم کە بەشدارن لە بەرنامەی کوردستان ستار ئێمە بۆ ئەوان لێرەین کە گویان لێ بگرین کە هەوڵ بدەین ئێمە بۆ ئەوە لێرین کە یارمەتیان بین بە حقیقت کە بتوانن قۆناغەکان ببڕن بچنە قۆناغی 3 و 4 و تر حەسەب پرۆگرامەکە چۆنە بێت بەڵام بە حقیقت هەمویان خاوەندەنگی باشن ئەتوانم بڵم هەست و ئەحساسێکی جوانیان هەیە گرنگ ئەوەی بەبێ ترسو بەبێ هیچ شتێک بتوانن بێنە سەر ستەیج وەکو مامۆسایان ئاماژان پێدا نامەی درێژی کەمەوە هیوادارم بتوانن سەرکەون هیوادارم دڵی ئێمە بەدەست بێنن بتوانن باش گۆرانی بڵێن بۆ ئێمەش هەڵیان بژێرین زۆر سپاس میرە دینا بەر لەوەی بچینە لای بەشدارەکان دەمەوێت گەرمترین چەپڵەی ئامادەبوانم گوێ لەبێت بۆ سپۆنسەرەکانی کوردستان ستار بێگومان کوردستان ستار بەردەوامە بە سپۆنسەری سەرەکی لالاف گروپ زێبرانۆ کۆش تراڤڵ هۆتێل کانیۆن هۆتێل هەولێری نێودەوڵەتی ناسرا و بە شیراتۆن تات لیساس گروپ هەروەها تایر کلاس بەڵێ
بینەرانی ئازیز منیش ئەچمە لای بەشێکی تر لە سپۆنسەرەکان جاسمین بیوتی سنتەر، سێرپڵ VIP، HL دیزاین، سۆفیا سنتەر، پێشانگای هەمرین، ڤاناس مۆدا، زانا فاشن، بزنس کلاس. دەستخۆشیان لێکم و زۆر سپاس کە تا ئێرە و بە دواوەش لەگەڵمانە ئەمێننەوە و سپۆنسەری سەرەکیەکان کە ماندووبوون و ئەرکیان لەسەرشان بوو بۆ ئەوەی ئەو پرۆگرامە بەردەوام بێت. جارێکی دیکە سپاس بۆ سپۆنسەرەکان. بەڵێ دینا بێگومان هەموو ئێستا چاوەڕێین گوێ لە دەنگی بەشداربووان بگرین و یەکەم گروپ کە ئەم شەو دێتە سەرشانۆ گروپی تو خەون بووی هەمی گاڤە 6 بەشدار بووی زۆر دەنگ خۆش پێشبڕکێکی بەهێز لە نێوانیاندایە و باشە لە باکستێجەوە ئەچینە لای شیلا. ژیلا ئاگات لێمانە گوێت لێمانە چۆنی وەز ئەمە چییە من پرتەقالێکم تۆ پرتەقالەکەی ئەمە چیە سیخ بین پێکەوە وڵاگای لە دڵە شەوە باش شەوی تۆش باش چۆنی باشیت باشی ئێمە لەسەر شانۆ چاوەڕێی توین گیان لەسەر شانۆ چاوەڕێی توین چاوەڕێی پرسیارەکان من یا خۆم بێم هەڵی خۆم بەم لە جاتی هەموو بەشدار ئەوانەی لە دوای تۆ دانیشتون ژیلا باشە دینا با من تۆ ڕێکەوین قەولم بۆ وەرگرە کە بەڵێ وەرگرم یام گۆرانیاڵم وڵایەوە مامۆسایانی لێژنە بەڕای من بە قسەی منەکەی بەژنارمە بە بەخوام و جارەڵی دەنگم وای لێ ناخۆش بکەم هەر زۆر ناخۆشە زۆر ژیلا پێمان بڵێ لە باکستێج چی هەیە چێنەوە بەشداروانی کە پاشکەمێکی دیکە دێنە سەرشانە بەڵێ زۆر باشە بەشداربەکان بەڕاستی ئەم گروپە هەمووی دەنگیان زۆر خۆش من لە پرۆڤە گوێم لێگرتن بەڵام ئەو دانم بۆ ئەندامانی لیژنە کە بڕیار بن یەکەم جار یەک کچمان هەیە گوڵمان هەیە قسە لەگەڵ ئەوەکەم ئەگەر بتوانی هەستی بۆی بەقەدەر یەک بین زۆر باشتر چۆن سۆزگیان باشم چاوەیە ناوی تۆ زۆر قورسە سۆزدە سۆزدا یانی چی سۆزدە ئەو یانی سوز سۆزدە بۆ بزەم 6 جار پرسیاری ناوەکەم لێ کردووە سۆزدە چۆن خۆت ئامادە کردووە وەڵام من خۆ باش ئامادە کرد باشە ئەهم باش من گوێم لێ بوو دوێنێش باش بووی ئەمڕۆ سترێس نی ناوەڵا سترس نییە زۆر باشی زۆر باش گروپەکەت بەدڵە بەێ سەرکەوتوبی و لەسەر ستیجت بینم بگەشەیتەوە وەکو بڵێ تەمام چاو زۆر فەرموگیان ئۆکەی یەک بەشداربووی تری ژوەرە گرم و دوایوایان نێرم بۆ لاتان چۆنی باشم سپاس چەند جار ناوم لێ پرسی چهار جار و سێ جار شد ئەی لە سەرەتای بەرنامەوە لە کاتی تێستەوە تا ئەسە چەند جار پرسی بای سێ جار هەبوو من هەستەکەم 20 جار وەڵام هەزانم خۆتی ئۆکەی پێم بڵێ ئامادەی چۆن خۆت ئامادە کردووە پرۆڤەت بەخواز ئامادەمە ئەی لەگەڵ مامۆستا بەیار چۆن پرۆڤەتان کردووە ئەز بڕاستی گەلێکی سپاسیە مامۆستا بەیار دەکەم گەلێکی بوومە یعنی ماندی بوو ڕێز و سلاوێن بوو گۆرانێکە بەدڵە کە مامۆستا بەیار هەڵی بژاردەوە بۆتان وەڵا ئینشاءڵڵا بەدڵ ئۆکەی ئێستا تۆم بڕۆنە ژوورەوە بۆ سەر ستیج بۆ لای دینا و دەرباز و ئەندامانی لیژنە من لێرە گوێتان لێگرم دینا دەرباز ئەوە جەماعەت هاتن بۆ لای ئێوە فەرمون باز ژیلە بەڵێ گروپی تو خەون بووی هەمی گاڤا یێنە سەر شانۆ ئەم گروپە زۆر خەتەرە من خۆم لێیانە ترسم دەرباز چاوەڕێیەکەم لێژنەش وەک من پەشۆکاوم لە پرۆڤە بینی و من ئەم ئاگرانە ئێستەیەن خۆتان حازر کرد
دەم خۆش بەخێر بێنەوە. دەستان خۆش بێگومان دینا گروپێکی زۆر بەهێز سۆز دەبەوە ئاکەی کاکە والله ئاگرت دلۆڤان بۆ ئاکەی دلۆڤان کەس نەسووتێ لێرە دەستان خۆش زۆر زۆر خەتەرن بە حقیقت دینا سترێز لە کامیانە بینی قەلەقی لە کامیانە بینی نازانم ئەوەنەی ئەزانم سۆزدە بە تەنیایە ئەو جلە جوانانی لەبەر کردووە و خۆی جوان کردووە و سۆزدە یەکێکە لەو دەنگانەی دەرباز بەجددی من لە تەواوی پرۆگرامەکە یەکێکە لەو خانمانەی کە زۆر دەنگی تەسیرم لێکە زۆر دەنگت خۆشە سۆزدا هیوادارم بتوانم لە ئایندەیە شتێکی باش لە تۆ چاوەڕێکەم و بشت بینم. بەشداربەکانی تر باغەدرتان لێ نەکەم بڵنگ کچەکەیان خۆشتر لێرە دینا کاری بۆ مافی ئافرەت کرد ئەحمەد بۆ ئاکەی کاکە بۆ ئاکەی بە قوربان چاوەکە هەمویان زۆر باش بوون هەمویان ئەدای باشیان پێشکەش کرد و بەر لە پێش سۆزدەخان کاک خالید تۆنی بەرز و خۆش و دەنگێکی زوڵاڵ من لە هەمویان نەترسم دەرباز تۆ لە کامیان نەترسی منیش دەنگی هەر هەمویانم پێ خۆشە کەواتە بە ئەنجامەکە بۆ لێژنە بەجێ بێڵی نەچینە لای لێژنە گفتوگۆی خۆیان کردووە هەمی باش بین یعنی بەس بڕایە من کاک خاڵدی نەژبەر و وەختی تۆ هاتیە گوهۆرینش لا بۆڕێ تۆ نەوی gelek safî bî gelek paqij bî bilêk û gelek berz got rêya min gelek can bî hindek ji wan biçek destpêkê qirsa nizanim tû nêwan hat xwar gelek may muşkilek me heye yanî wextî stranê mirov bêjit demê dengê mirovê bilem lezme may biçekê dibe bit wekî kêm bit qarar yani husa heta ev jî muşkile nefesê û biçek muşkile hebil gel cemaatê bes rêya min baş bî bes her çende dişwan gelek baş bî rêya min dişwan gelek baş bî ez naviyan nabêjim heta carê مامۆستا باشە لێژنە لە تێبینی کۆکردنەوەیان
یەکشتی ئەچینە لای مامۆساڵکەوت مامۆسا حازرە نەتیجەکان هێشتا ئالان ناکەم ڕاستی دەنگیان باش بوو بە ئەم گروپێکی زۆر باش بوون وەک شخصی خۆم دەنگی کاکدلۆڤانم زۆر پێخۆش بوو زۆر جوان ئەدای کرد ئاستێکی زۆر باشی پێشاندا هەمویان بەعام سۆزداخان کاک خالید یعنی هەمویان کاک ئەحمەد بەڵامی سروشتی بەرنامەکە وازەحە ئیلا دەبێ ئەو کەسانە بێکە نمرەکانیان زیاترە بەڵێ هیوادارم دوو کەس ئەمڕۆ بەڵێ لێژنەی وەرگرت بێ یەک یەکە بێ بێتە پێشەوانێ کاک ئەحمەد تۆ بخوێنەوە کاک ئەحمەد ئەرکە قورسەکەیان بە مامۆستا عەبدولقادر ڕاست من ئەو دلەنینە بخوا دلێ پێشێژێ بێ لەم جیانە خۆ بەرندێ ئەسلێ بۆری نێشتات خوازم من عافیم کرد من نابێت کەسێکی جاوازکم بەس بۆ بەرنامە مامۆستا بەداخەوە بەشدار بوو ئەحمەد محەممەد نەیتوانی لەم قۆناغا سەرکەوتوو بێت هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین دینە بڵێ دڵنیام لە داهاتوێکی زۆر نزیک کاری زۆر باش لە تۆ دەبینین سەرکەوتوبی دەچینە لای یەکێکی دیکە لە بەشدار بۆکان کاک دلۆڤانجیان کاک دلۆڤان فەرمۆرە پێشەوە قسووری مەعافیکە خودێ دەنگێتە خوشە نەنەبێژم نەخوشە بەس ئەوە زروفێ بەرنامەی وسایە سوپاس بەداخەوە فەرمۆری پێشەوە بەڕاستی داوای لێبوردن لێکەین دەنگێکی زۆر خۆشت هەیە بەڵام ئیتر بە مەجموعی لێژنەوە کە داوای لێبوردنە لێکەین زۆر ببوورە بەڵێ و سادق سەلامیش دینە خەریکە ئەترسم من نەیتوانی لەم قۆناغە خەریکە ئەترسم ئەو هەمووانە خێرە مامۆستا میکایل منیش داوا لە کاک ئەسەنی دەکەم بێت پێش بەڵێ داوای لێبوردن دەکەم کاک حەسەنجان بەداخەوە دینە تەنیا دوو بەشدار بووماون بەڵێ پلەیەکی زیاترە لە دوو کەس ماوە یەکێک پلەیەکی زیاترە ئەم مەجبورن کار دەبنێ باوەڕ ئەمە مستا کاتێک بەکار بێنن سۆزداخان سەرکە بۆ قۆناغی سێ پیرۆزە لە سۆزدا دەتوانی لەم قۆناغە سەرکەوتوو بێت بۆ قۆناغی داهاتوو و تەنیا کاک خالید ماوە باشە ئەگەر یەکێک لە ببوورە کارتێ دەرباز کاک خالید وەرە پێشەوە کاک خالید جان ئەتۆ ڕازی بە دەنگت خۆشە تو چ دبێژی بەس ئەس نزا بەداخەوە چی بێژم ئەس بێژم تو دەرهاتی باشی بەڵێ کارت بووتە ئەوەل جەکرد ساندم پیرۆزە دینە کەواتە لەم گروپە تەنیا دوو بەشدار بوو هەر یەکە لە خالید محەممەد و سۆزدا عەمۆ توانیان سەرکەون بۆ قۆناغی داهاتوو بۆ هیوای سەرکەوتن بۆ بەشدار بۆکان ئەویش ئاگای لە من ئاگام لێتە بەڕاستی وایە بەس شخصی خۆم ناڕەحەتم بۆ دلۆڤان دەنگی زۆر باش بوو کات نەماوە بەکاری بێنی مامۆستا نەماوە بەداخەوە لەو بەرنمەیە نەماوە بەڵام بەڕاستی دلۆڤان زۆر باشە بەڵێن ئەوەی پێدەی کە هاوکاری بی لەوەی کە لە داهاتوو کاری هونەری بکات بێگومان پژگیریەکەین و قسەژەکەینەوە دواتر بەس بەداخەوە زۆر ئاستێکی باشی پێشاندا بەڵام چی دەکەین بەڵێ سروشتی پرۆگرام وایە کەسێکیان دوو کەس سەرەکەوێت بۆ پرۆگرامی داهاتوو ئەگەر معجیزەش بخڵقێنێت لێژنا واسێ کەس سەرەکەوێت کاکە یەک دقا باشە نظام دڵیان دڵیان کاکە کاک دلۆڤان داواکەم و سەرکەوێت بۆ قۆناغی باشە دلۆڤان سەرەکەوێت پیرۆزە من ئەچمە لای دلۆڤان ئەوانی کردوتان نەشکێ باشە من ئەچمە لای دلۆڤان زۆر پێم خۆشە دلۆڤان سەرکەوت لەبەرەوەی دلۆڤانێکێکە لەو دەنگانەی من زۆر خۆم پێم خۆشە خۆ کارتم پێ نەبووە گینا منیش کارتێکم دەنگێکی باشی هەیە ئەوە معجیزەی پرۆگرامە بەڵێ بینەران ئێمە لە دوو پرۆگرامە توانیمان سێ بەشدار بوو سەرکەوێنین لەبەرەوەی بەجددی شایستەی ئەوەن دەنگەکان ئەوەنە باشن و ئەوەنە باش پرۆڤەیان کردووە کە شایستەی ئەوەن بگەنە قۆناغی داهاتوو کەواتە هاوڕێکانتان تووڕەنە بن دڵتان نەیەشێ
هیوادارم ئێوەش بتوانن لە ئایندەیە یان لە پرۆگرامی داهاتوە بەشدار بن یاخود بتوانن بە بەرهەمێک بتوانن پەرە بە هونەر بدەن. سپاس کە دلۆڤانتان هەڵبژار و سپاسی هەموو بەشداربووەکانەکەم. سپاس کاک ئەحمەد، سپاس بۆ تۆش خالیت و سۆزدەخان و کاک دلۆڤان سەرکەوتن بۆ پرۆگرامی داهاتوو چەپڵەیەک خوا حافیزیان لێکەین. پێم وابێت دینا دڵی لە هەموو ئێکە سەرکەوتوو بن. تۆزە کابێژە من هەستێتە چەوا بوون بەرێ ناوێتە بخوێن و ناوی هەڤالێتیان خوێندەوە. والله هەستێ من باش بوون یعنی بەس وەختێ ناوێ هەڤالت من گوتن یعنی براستی مخابن من حەز ناکرد یعنی geleka biradari min hengî biradari min dengit giya xweş e gî hêcana birastî gî musteheqan bes li ama yani ew qanûna programê wisa ye bes wextê got sûzda yani bû min wek surprise bû. Amin. هەمیشە سەرکەوت و بیڕێگەت کراوە بێ. Vêrê das bi navê xwez gelek destxweşî li mamosta beyar dikin bi rastî gelek me westiya gelek gel me yani mandîvî yani bi sual û bi cewab û bi de bi her tiştekê de mamosta beyar digel me rastiyan gelek spasiya. سەرکەوتی بۆ خۆناغی داهاتوو؟ ناوەڵا بەڵێ. پلانی تۆ چی ئەبێت ئەم جارە؟ تجا دەست لە کاری هونەری بەرنادەم. زۆر باشە هەمیشە سەرکەوت و بیڕێگەت کراوە بێ ئینشاءڵڵا کار و بەرهەمەکانت ببینین. بزانم هاوڕێکەشت وەکو تۆ ئامادەیە ئەویش کاری هونەری دەکات پلانی چییە؟ من چوومە خۆناغی سێم بە سەرکەوتم بە سەرکەوتم. ئەم جارە چۆن خۆت ئامادە دەکەین؟ ئەم جارە بڕک ینی بەخۆتر خۆم ئامادە دەکەم بڕک سترس لەسەر مەسرح چابوو بەس شانسەشی زۆر باش دانە من دەستخۆشی لە مامۆسایەکان دەکەم و دەستخۆشیش لە مامۆستا بەیار دەکەم کە زۆر لەگەرەوە ماندی بوو. سای بەرنامەکە ئەوە دەبی ئەن سێ نەفەر دەرجی سێ نەفەر بوو ماڵە ئەوە پیرۆزبانیان لێ دەکەم و بە هیوای سەرکەوتنی زیاتر سەرکەوتنێ بوو هەواڵی خۆ دەخوازم و سپاس بوو کوردستان ستار دەکەم. بەڵێ سلااو لە بینەرانی کوردستان TV هاتینەوەلاتان دوای ئەو ناو بڕێکا وەرمانگرت ئێساش دەچینە لای گروپێکی تر دەرباز گروپی هەی ئاغا و ئاغا و ئاغا گروپی هەی ئاغا و ئاغا و ئاغا یاسر شەریف ئاری عادل ئەلەند کاکۆ کەیوان بە سەرپەرشتی مامۆساکەیان مامۆسا بەیار وابزانم خۆیان ئامادە کردووە اینجا بزانین چۆن پێشکەشمانەکەن هەی ئاغا و ئاغا و ئاغا زۆر باشە بێگومان گروپێکی زۆر بەهێزە دینە هاوکارمان ژیلە دەچینە لای ژیلا ژیلەم کاتت باش پێم بڵێ گروپی هەی ئاغا و ئاغا چۆن خۆیان ئامادە کردووە ژیلا گوێت لە ئێمەیە گوێم لێ لێرە زۆر قەرەباڵغە ببوورە تۆ حەزت لەو گۆرانیەنا؟ بەڵێ گۆرانی ویستم بڵێم گۆرانی دینە ئامادەن باشن ئێستا ئەبن بە گروپی ئێوە باشە ئەچم قسە لەگەڵ یاسرەکەم یەکەم کەس من و یاسر ماوەیەک تیکتۆکمان داگیر کرد با دووبارەیەکەینەوە نا چۆنی چۆنی ئەحواڵت باشی سپاس دەکەم لەخۆی بەزیاد باشی وەسع چۆنە هەستێ چۆنە حالەتە چۆنە؟ وڵی هەستم باشە پێما بێ وەگزاری کەم لێتەوە وتم استرسم نیە بەڵام قسەم بۆ نەهات جارە ژوا دەبمیانە قسە کێشە نییە گۆرانەکەت بۆیە؟ لەوانەیە کام کۆپلیانی تۆە کۆپلێ؟ هەر کۆپلەیەکەم بڵێ مانگ لە ئاسمان بەرامبەرە یاڵە بوو بینم زام چیەکەی خۆش تو گروپەکەشە لەگەڵ گروپەکە و چۆن ڕاهاتون شکام گروپە بەس قسە لەگەڵ تۆکەم بۆی زوو بڕۆنە ژوورەوە پێکەوە ڕاهاتون ستایلتان نزیکە لێکەوە دەنگتان نزیکە لێکەوە دەنگمان زۆر نزیکە لێکەوە هەمووشمان لە ئاستێکی زۆر باشداین لە مۆسیقا و شتیوە پێکەوە دەورەمان هەبووە ینی پێشتر و ئێستا بووینەتە برا لە گروپ دەرچۆ بووینەتە برایان تۆ دەرەچی؟ ئیشەڵڵا بەچەنەم کەسەی کە لایەقێتی ئەو دەرچێ بەچەنەم دەرەچ پیڵێم لەوانەیە لە ئاخیر ڕایەکەم زۆر ئاپەرین بۆ بڕواکە بە خۆت هەیە ئۆکەی جەماعەت دەستان خۆش بێ ئەتوان ئێستا بڕۆنە ژوورەوە گۆرانەکەتان پێشکەشکەن دینا جەماعەت ئێستێن بۆ لای تۆ ئاگاو لێیان بێ باشە ژیلا خۆش دارم یاسر و هەموو هاوڕەکانی سەرکەوتوو بن و لە سەر شانۆ گوێ لە گروپی هەی ئاغا و ئاغا دەگرین
ماندوو نەبن بە خێر بێنەوە باش گۆرانیەکەتان وێت هەنێکتان سترێس بوون بەڵام ئەم سترێسیە زۆر زۆر نۆرماڵە لەسەر شانۆ من تەڵەبێکەکەم بەڵێ کۆپلێکمان بۆ بڵێ تا ئێمە قەراری ئیشەکەدەین باشە بەسەر چاو هەر هەمان مامساسەیت هەر هەمان تۆن کۆپلێک پێشکەشی بێگومان دینا لە چەندین بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەم گۆرانیەی بە شێوەیەکی زۆر زۆر جوان پێشکەش کردووە دەنگدانەوەی زۆری هەبووە چاپڵەیەک بۆ دینا هەر هەمان دانیشتووە لەسەر کورسی نوقتە نوقتەدای نووسی دانیشتووە لەسەر کورسی نوقتە نوقتەدای نووسی چی حەکمە چی دەیپرسی دەی ئاغا و ئاغا بووم تێکە جەرگم ڕاغا هەی ئاغا و ئاغا بووم تێکە لاو کۆنیاغا زۆر باشە دینا دەم خۆش زۆر بە جوانی گۆرانێکت پێشکەش زۆر کرد سپاس دەرباز تا لیژنە ئەنجامەکان کۆ دەکەنەوە دەمەوێت بچمە لای بەشداربووان هەر یەکە لە کاک یاسر کاگاری کاگەلەند کاگاکۆ کاکەیوان تۆ زۆر بەچێژ و زۆر خۆش گۆرانێکت بوو و زۆر جۆش و خۆشتە بوو بە ژیلات وت لە باکستێج وتت نازانم ئەتوانم گۆرانێکە بڵێم یان نا بەدڵت بوو باش وتت بلەلایەن خۆمەوە بەدڵم دەبێت ئیشەڵڵا بەدڵی لێژنەکەش بێ بەدڵی جەماوەرەکەی لێردانیشتوانی لە تەلەڤیزۆن سەیرمانەکە خۆی لێژنە موهیممە بەخوای بەسەری من خۆت لێژنە موهیممە بەخوای نا بەڵام مامۆستا عەبدولقەهار گۆتەنی ئێرە حەلا هیوادارم ئەو خۆ گوه گەلک 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 مهمە بۆ هەمی کەسێک گوه لەزمە هونەرمەند هەموو گوه بێت بجا سێ چارێکش وان تونێ وان بچێک بلندتر بیش بەڵێ تونێ ینی موزیکێ بچێک دەبێتە مشکلە بەس بە هەر چەندە دەبێت ئەم ئەیکە تەنێژێ بگرن ئەکەیتی نەدەرکەبنجی لێ بورینێشوان خۆ زۆر باشە ئاری تۆ خۆت پێ باش بوو لەسەر شانۆ پێ دواش بوو کە توانیت بە باشی گۆرانی خدای با بەڵام شەرت مامەستاشن ینی ئینسان هەموو کەس خۆی پێ باشەکە دێتێرە بەڵام ئەلەن سترێسی پێوە دیارە هەلەن باش بوو لە پرۆڤەکان
و لە بەشداریکردنەکەی دەرباس بیرما کە هاتە سەر شانۆ و یەکەم جار کە گۆرانی وت ڕێی لێژنە زۆر باش بوو بۆ دەنگی ئەمڕۆ تۆزێک سترێسی پێوە دیارە هیوادارم سەرکەوتوو بی ئەوڕۆ تۆزێک فەرقیە لەگەڵ جاریەکەم بەڵێ پێرچەوی ئەو مامۆستا بەڕێزانە و سەرکەوتوبی کاگەلم کاگاکۆ تۆش دیاکۆیان کاکۆوتم منیش تۆ خۆت پێ چۆن بوو لیژنە شەرت تۆ شەرتی متمانەت بە خۆتە من بەرامبەرەکە دەی بڕیادا زۆر باشە کاک کەیوان تۆ چۆن بووی باش بوو سەرکەوتوبی دینا پێم وابێت ئەنجامی لیژنە ئامادەیە لە دکتۆرە بەڵقیسی وەردەگرێت دکتۆرە بەڵقیس چیمان پێڵێ ئەو کوڕە جوانانە دەدەنە من چ بکەم دکتۆرە بەڵقیسی بێ هەر پێنجیان دەبێ دەرچن ئەگە بە من بێ ئەوی هاتوونە هەمویان دەرچن بەس ئینشاءڵڵە هەمویان مستەقبەلیان لە پێشێشتن جاهێڵن باشە کاک کەیوان بە قوربانت بووم وەرە پێشەوە کاک کەیوان کەیوان جان بەخوای دەنگت خۆش بوو و باش بووی بەس هەیە هەندێک تشتر باش سوورمان عافوکە بەداخەوە بەشدار بوو کەیوان کەریم نەیتوانی لە قۆناغە سەرکەوتوبی کاکۆ گیان قوربان دەنگت خۆشە باشە و گەشتێ مەرحەلەکی دووەم هەم باشە سوورمان عافوکە ئەمە بەرە بێتەوە لە تەنیشتم دکتۆرە باشە ئەلەنجان چاوەکەم خۆ عادز نابی ئەبەت سوپاست ئەکەین هاتنی سوورمان عافوکە بەڵێ کەواتە تەنیا دوو بەشدار بوومانەوە دینا داوا دەکەم هەر یەک لە یاسر و هاری بێنە پێشەوە بەجلی کوردی هاتوون وەرنە ناوەڕاستی شانە ئاگات لێیان بی دکتۆرە ئەم دوو بەشدار بووە تەنیا یەکێکیان لەم هەردووچیان جوان ئاگات لێیان بی دکتۆرە دڵیان مەشتێنە دکتۆرە دڵیان ناشکوای دڵم ناوە گریانم دێ گریان ئەمە جوانەکەم دەوێ ئەمە جوانەکەم دەوێ جوانەکە بێ کامیان کامە جوانەکەیە بەخوای هەردووچیان جوانن ئەوی لەکرد دینەی جوانترە کاکەتە با من بێڵم نامنی خۆم دەڵێ بابا ئەوەی خۆمە باشە دکتۆر یاسر گیان بۆ منە یاسر دەنگێکت هەیە ئەوەندە خۆشە ئەوەندە باشە و لەسەر شانۆ زۆر بە جوانیت گۆ و جلک و بەرگت و دم و چاوت و حرەکەتی لەشت هەموو جوان بوو ئەمن دەڵێم ئەتوو باش دەرهاتی پیرۆزە لە یاسر کاتوانی لە قۆناغی دووەمی کوردستان سار سەرکەوێت ئێستا مامۆستای بەڕێز و هیوای سەرکەوتن دینا بێگومان مناتومە لای ئەوان بەشداربەکانی دیکە دەخوازیێن سەرکەوتوو بوون کوردستان ستار بکەن بە دەستپێکی کارە هونەریەکانتان و هیواداری سەرکەوتوو بن و زۆر زۆر سپاس بۆ گروپی هەیە غاواغاواغا باشە من هاتمە دواوە بۆ ئەوەی لەگەڵ ئەوانە بوەستم کە نەیانتوانی سەرکەون بەڵام پیرۆزباییشەکەن لە هاوڕەکان کە سەرکەوتووە دەرباز فەرموو وەرەوە شوێنی خۆت دەستخۆشی لا گروپی هەی ئاغا و ئاغا و ئاغاکەین بینەرانی ئازیز ئەچینە ناوبڕێک بۆ پێشوازیکردن لە گروپێکی تر و خەم و خۆشیەکان لە گروپی تر دابەشەکەین بەیەکەوە لەگەڵ لێژنە لەگەڵمان بمێنەوە بمێنەوە لەگەڵمان بەخێر بێنەوە زۆر سپاس سۆنی کاگوەزیر دەرچوون بەڵام زۆرم پێ ناخۆشە هەمی هاوڕەکانمانی بەڕاستی لەمە هاوڕێ نەبووین برابووین وەکو لەسەر ستێژ من وتم ئێمە برابووین ئێستا پڕ بە دڵ ناڕەحەتم بە گیانی دایکم ینی کە خەڵازەوە دایکم بۆ من زۆر گەورەیە ناتوانم ینی خۆشحاڵ بم کە دەرچوومە هیوام وە ئەو بران هەر برا بمێنەوە بۆم لە قۆناغی زۆر گەورەتر لێرە بیان بینم بەو قاتە کوردیە جوانەوە هاتووی خۆت ئامادە کردبوو دەرچووی ناوەڵە
هەست چۆنەکە دەرنەچووی وڵی هەستم ناخۆشە بەڵام هەستشم خۆشە کە بەشداریم کردووە یعنی وە تێستێک بوو لە ژیانم زۆر گرنگە ئەویان کرد تۆ هەست بە خۆشی بکەی کە ئەمە کۆتایی ڕێگاکە نییە بەردەوامیش دەبم بەردەوام دەبێ لای وەکو کاگاری وتی هەستمان ناخۆشە بەس لە هەمان کاتدا هاوڕێکمان دەرچ لە ناو ئێمە و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ دەخوازیین تۆ بەردەوامە بیت دەمە دووە هیوادارم ئینشاءڵڵا چۆنی تۆ چاوت ماز دەکەم بە عزیزی خۆشەویستی لە پرۆڤەکاندا تۆم بینی زۆر ماندوو بووی ئەمڕۆ چۆن بووی ئەمڕۆژ ماندوو بووی بەخوای باش من نەخوای بە زیادی بەس بڕیاری لیژنە شەرتە زۆر سپاس ئێستا تۆ سەر نەکەوتی بۆ قۆناغی داهاتۆ بەردەوام دەبیت انشاءالله تاکید بێگومان بە یارمەتی هاوکارم دینا بە یارمەتی لیژنەی بەڕێز بە یارمەتی گروپی میوزیک و ئەو میوانە جوانانە و ئێوەی بینەران لە شاشەوە کوردستان ستار بەردەوامە و دینا ئێستا دەچینە لای گروپێکی دیکە ئەوانیش گروپێکی زۆر بەهێزن زۆر باش خۆیان ئامادە کردووە لە باکستێج من بینی من کە چەند جوان دەیانتوانی گۆرانیەکە بڵێن گروپی یاران کاریەکە لە میێوان محەممەد بڕیار کوردستان شەهاب هەکار ئیدریس ماشەڵڵا گروپێکی قەرەباڵغا گروپێکی قەرەباڵغ پڕ لە بەهرەمەندی جوان خۆیان ئامادە کردووە دەرباس ئەچمە لای هاوکارم وەزیر وەزیر چیت بۆ حازر کردوین گروپەکە چۆن خۆیان ئامادە کردووە چی ئەکەن چۆنی تۆ شەوت باش سڵاو لێبێ سڵاوت لێبێدینە ماشەڵات دەبێت لەسەر ستیج هەمیشە دەڕازیتەوە زۆر سپاس گروپەکەم زۆر ڕەنگە زۆر تایبەتە لە ناویاندا تاقانە کچێک هەیە کە بەدەستە جلی کوردی جوانەوە وەکو تۆ خۆی ڕازاندۆتەوە ئەم شەو ئامادەی لەگەڵ گروپەکەی گۆرانی بڵێت لەسەر ستیج دەچمە لای ئەو لێی دەپرسم بزانم بەر لەوەی بێتە سەر ستیج هەستی چۆنە ناترسی؟ نا باش خۆم ئامادە کردووە باڵێ بێگومان زۆر باشە جلەکانت زۆر جوان ئامادە کردووە گۆرانێکەش باش شوێ ئامادە کردووە بێگومان دەچمە لای یەکێکی تر دەی دوێنم بزانم بەلوی بێتە سەر ستیج ماشەڵڵا ئیدریس چۆنی سپاس کاک وەزیر جەنابەت باشی هەستت چۆنە بەلەوەی بستە سەر ستیج بەڕاستی هەستێکی هەم خۆشە و هەم ناخۆشە زۆر باشە دینا گروپەکەم ئامادەیە بەڵام بەرلەوەی بیان نێرمە سەر ستیج دەمەوێ وێنەیەکی سێلفیان لەگەڵ بگرم لەبەرەوەی ماشەڵڵا زۆر ڕازاون زۆر باش خۆیان گۆڕیوە باشە تاکو وەزیر وێنە سێلفیەکە ئەگرێ دەرباس یێمەوە لای بینەرانی ئازیز حەزمانە کرد ئەم شەو زیاتر لەگەڵتانە بمێنمەوە و حەزمانە کرد چەند گروپێکی تریش ئامادە بن ئەم گروپە کۆتا گروپە کە ئەبێتە کۆتا گروپ و کۆتا بەشداربەکانی ئەم ئەڵلقەیەی ئەم شەو کە گروپی یارانە هیوادارم بتوانن هەموو تواناکانی خۆیان بخەنەگەڵ تا زۆرترین بەڵی لێژنە بەدەستەهێنن پێشوازیەکەین لە کۆتا گروپی ئەم شەو گروپی یاران فەرمون
شرك وبارانه يدلر زيكور كي صباش بنفيانه دادي زبستانه وهره شرك وبارانه يدلر زيكور كي صباش بنفيانه آگری داریم خوشی بکد آخواب بدون آگری داریم خوشی بکد آخواب بدون وره براریم بکد بارک رانه وره براریم بکد بارک رانه خوشکا جوان هیرکه آره دستاری دون ارگزا و گل نسرینا چین الویواری خوشکا جوان هیرکه آره دستاری دون ارگزا و گل نسرینا چین الویواری ما شاء الله لو جروب جوانا لو جروب بيزا ئەمڕۆ کورسی بەجێ بێڵم بەجێڵی لە دوایم گروپەوانە بەجێڵم نامێ قسە بەخوا گروپەکان یەکلێک ئیدریس بۆ وا ئەەکەی هەمووتان زۆر باش بوون ئەم خاتونە ڕەگەز جیاوازەیە هەم تۆنی نزم توانی باش پێشکەش بکات و هەم بەڵێ و هەم زۆر باش بوو و هاوکارانی لە تەنیشت خۆی زۆر باش بوون خۆت ئامادەکە بۆ ئەم بڕیارە قورسەی لێژنە بێگومان هەموو بەشداربووانی ناتوانیان زۆر بە باشی بەرهەمەکە پێشکەش بکەن و لیژنا خەریکی لێژنا خەریکی خۆ ئامادەکردنن بۆ بڕیار. بەرەتا دەستخۆشی لەم گروپە دەکەم ئەم گروپە یەکێک بوو لە باشترین گروپی پرۆگرامەکە بە ئیزافەتەن گروپی خۆمەعودەکەم گروپێکی کەش بە هەمان شێوە لە بادینانی خۆشەویست کە یەکەمین گروپ بوون ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد من دوێنێ لە پرۆڤەکە ئامادە بووم ئاستی هەمویان باشتر بوو لەمڕۆ بەغەیری کاک ئیدریس ئەمڕۆ منەڵم کاک ئیدریس بەڕاستی ئافەرم دەستخۆش هەمومان و جمهور و کاک میکائیل بۆ یەکەمین جارە بەرزترین پلە بدا لەم پرۆگرامە بە کاک ئیدریسی بەخشی هەر لە سەرەتاوە من دەڵێم کاک ئیدریس پیرۆزە بۆ سەرەوە پیرۆزە لە کاک ئیدریس سەلاح دەتوانین لە قۆناغی دووەمی کوردستان ستار سەرکەوێت دەمێ بە خێراتنی کاکە ئارارات بکەم هونەرمەندی خۆشەویست کە لە یەکێک بوو لەو گەنجانەی لە پرۆگرامەکانی پێشوو بەشدار بوو لەگەڵمان و ئاستێکی زۆر باشی بەخێربێت کاکە ئارارات مامۆستا ئەستەمە قەراردان لەسەر دەنگ بەڵام من حەزم لێ یەک شتی بچووک بڵێم
لە هوەرە حەسوودی هەیە بەڵێ لە هوەرە ئەوە هەیە کە تۆ یەکێک لە دەنگی لە تۆ باشترە حەزەکەی تۆش باش بی وەک ئەو بەڵام من هەموو کات کە دەستم کردووە بە کاری هوەری مامۆستا شایەتی ئەدا لەوەی کە من هەموو کات وتومە ئافرەم بۆ ئەو کەسەی لە هوەرە لە من باشتر پێشکەش بکات ئەو خۆی شایەتی ئەم قسەی منە من ئەوەنە دڵم خۆشە کاتێک کە یەکێک لە من باشتر ئەداکە لە من باشتر گۆرانی ئەڵێ حەزم لێیە ئەو کەسانەی کە ئێرە لێرەوە لە کامێرەکانەوە ئێمە ئەبینن ئەیانەوێت لە مستەقبەلا لە داتوە ببن بە هونەرمەندیان ئەم گروپە و گروپەکانی داهاتوش ئەو شتا ئەو کۆمنتە هەڵگرن بۆ خۆیان کە لە گوێی بگرن کە کەسێک باشتر بوو دەستخۆشی لێ بکەن کەواش بوو ئەمان دەستخۆشییان لە کاگدریس کرد زۆر باشە گروپەکە دەستان خۆش بێت دەست خۆش کاگدریس بەر لەوەی من نەوەستام یەکسەر وتم پلەی کاگدریس جیاواز بوو لە پلەکانی تر بۆیە وازەح بوو ڕامانگەیان یەکسەر باشە کاتێکی ترمان هەیە بێگومان دواتر تەواوی بڕیارەکە وەردەگرین کە بزانین ئایا هیچ بەشداربوویکی دیکە لەم شەش بەشدار بووە سەر دەکەوێت بۆ خۆناغی داهاتویان نا بەڵام ئێستا داوا لە هونەرمەند دەرەڕات دەکەم کە بێتە سەرشانۆ یەک کۆپلێ ئەم گۆرانی گۆرانیمان پێشکەش کات باش بەخێر بێت بەخێر بێت زۆر بەخێر بێت سەرچاو فەرموو کاگەڕەرات باشە ئەو بەس من تووشە کات قەی نادەی زۆر بەخێر بیت باش ڕێز و سڵاو بۆ هەموو بینەرانی کوردستان ستار باشترین پرۆگرامی کوردستان ستار دەبێت بە دڵنیاییەوە چونکە هەموو مامۆستایەکان باشترینەکانن لە کوردستان ئۆ گروپی موزیک مامۆستا سەید ئەحمەد سەرپەرشتیکاری گروپی موزیک بەڕاستی هەر خۆی لە خۆیدا هەموو شتێکن هەر ساغ بن پێشکەشکاران هەموو ستاف کاک دەرباز تینەخان ئەوانەی پشت کامێرا و باکستێج هەر بژین هەر ساغ بن بەس ناتوانم وەگوانە ئەو گۆرانیە بڵێمەوە چ تۆنێک بوو ئیدریس دوایی گوێی لێگرە بزانە چۆنە دادێلان کی بهێژینە بهێژینە کوڕێ سابا بنێبینە بنێبینە تو سیرانە دەنگی بلێن بلارینە تو سیرانە دەنگی بلێن بلارینە بێژی کوڕێ تێرێ بیندەن وێرێنینە بێژی کوڕێ تێرێ بیندە وێرێنینە گەلک سپاس گەلک سپاس دەستخۆشی لە زۆر سپاس بە هونەرمەند دەرەڕات دەستخۆشی لە هونەرمەند ئاراراتەکەین هەم میوان هەم شیرین هەم دەنگ خۆش دەست خۆش بێت کەواتە جارێکی دیکە دەچینەوە لای لیژنە زانین لێژنە چیەکە ئەم شەش بەشداربووی کە ماون زانین لێژنە هیچیان چانسی چوونە خۆناغی داهاتیان هەیە حەڵقەیە سوپرایسمان هەیە سوپرایزمان هەیە لە کۆنترۆڵەوە داوا دەکەن نەک یەک ممکنە دووش بێت باشە ئێمە چاوەڕێەکەین ئێستا یەک دەقە مفاوەزە دەکەین کاکە من چاوەڕێ نەکەین واللهی سوپرایزمان زۆرە باشە هەڵبژێرین دووەمی کەس ئێمە دووەمین کەس میرە هەڵبژێرن باشە دووەمین کەس لای میرە بەر لەوەی دووەمین کەس هەڵبژێری هەمی باشن هەمی نفسی دەرەجەیە میرا گوێت لە منە کاک من گوێم لە توێ باش بەر لەوەی دووەمین کەس هەڵبژێری دەمەوێت ناوی یەکێک لە بەشداربووەکان بخوێنیتەوە بۆی بێتە پێشەوە بۆ چوونی خۆت بڵێ لەسەری و دوو بەشدار بوو بێن کە یەکێکیان دەتوانێت سەرکەوێت ئێستا ئەتوانم تەنها ناوی یەک کەس بێنم بانگی کەمە سەر پێشەوە بێتە سەر ستەیج و لەوێ من ڕێی خۆم لەسەرەوە بڵێم
باش فەرمو دەرچویان دەرنەچوو المهم باشە دەی با لە سیستەم باش باشە دوایی خۆتان هیلاکە بن بە مشکلە نیە ئەخر لەبەرەوەی گۆڕین مەجبورین دەنگێتوان باشە دەنگەکان زۆر دەنگی باشن ئێمە ناتوانین وەکو هەموو پرۆگرام چۆن بڕ ئەوە بارحاڵ ئێمە وەکسێکی مردن ئەوان فەقیرانە کاکە کاک هاکار وەرە پێش چی تەسەورەکەی ڕای خۆتم پێ بڵێ چی تەسەور ئەەکەی پێم بڵێ دەست خۆش بێت باشە من پیرۆزبای لێکەم تۆ دەرچووی چووی بە خۆناغیسی باشە پیرۆز بێت کارتێکیان بەکارهێناوە بۆ ئەوەی بەشداربوویەکی تر بچێتە قۆناغی دواتر وا تەنها یەک بەشدار بووماوە نەخێر ماوە هێشتا کۆتایی لای لیژنەیە پیرۆزبایی لاریەک لە بەشداربووی دریس هەروەها بەشداری هەکار دەکەین کەواتە لە نێوان 5 بەشدار بوو بە دیناوە 6 وەستاون کە دینا بەشدار بوو نییە باشە دینا دەرچوو بینەران چاوەڕێن ئەمان دڵیان لەسەر 1000 لێ ئەیە ئەگەر کەسێکی تر بەڵێ محەممەد تۆ چی بەخۆ دەڵێ تۆ ڕۆژانە باشتر بووی لە مڵە ماکێکی نادەنێ باشە ڕاستی من ئەمڕۆ مشکلێکم هەیە نەفەرێکی تێدایە ئەگەر دەرنەچێ من کوردستان ستا بەجێ دێڵم منەزانم کێیە کێیە منەزانم کێیە ئەتوانی ڕایگەیەنی منەزانم کە ئەگەر وا بوو ڕەئیمانیەک بوو باشە مامۆستا ئەبێت دیارەکەم بۆ بکڕێ دوای پرۆگرام چۆنە جەماعەت بە دڵتانە منە دیێوەربگرم منەزانم کێیە یەک دەقا من ئەڵێم کاک ئەکی دوایە هەدیەکم بردەوە پیرۆزان لە بەشداربوو شاپارێز کاوی قۆناغی دووەمی کوردستان ستار سەرکەوێت مامۆستا میکائیل شاهاب سەر دەکەوێت بەڵێ لە پرۆڤەکانە من چاوم لێت بوو چونکەم ئەحساسێکی زۆر گەرم لەوانەیە کە بە فەردی گۆرانی بڵێ ئاستێکی زۆر باشتر پێشکەش بکە کاک میکائیل ئێستا کارتێکی هەیە بزانین لەگەڵ کەواتە هونەرمەند میکائیل بە چاوەڕێمان بکات کاک میکائیل کارتی خۆ دەتوانی بدەیت بلی کارتە بسە بەشکم نەیدەم بوێ ئۆکەی ئۆکەی کارتی خۆت من کارتی خۆم دەدەم بە جەنابەت بەڵێ نەوەڵە جەنابەت دەبێ ڕایگەیەنی بخۆت مامۆستا تۆ خۆت بێ ڕایگەێنە من ئەوەی اختیارم کرد کارتی بۆ دانرا بوو بیلە تاوە بیدە بیلە جەنابەت بیدە کارتێکی تر تاندامانی ژنە خۆیان یەکلای دەکەنەوە دینە باشە بچینە ناو بڕێک بچینە ناو بڕێک قسەکە حەق بوو ئەو کارتی من بەڕاستی ئەمن کارتم لێرە هەموو چاچیان کەوت قسەی تێدانێ بوو نەشاز و خارجی تێدا بوو لە کاکشاهابی خارجی کورد کاک بڕیار لە دوو جێگایان خارجی کورد بەس ئەو خانمە کە لەوێ ڕاوەستاوە وەرە پێشێ ئەو خانمە ئەمن و مامۆستا تۆ شەر نزەلوە چۆنەکە تۆنی خۆی نەبوو بەڕاست زۆر چاکی کورد بەردە تۆنی خۆی نەبوو بەڵام زۆر تۆنی منەوە دەی کوردیانی بکرد کەواتە هەر ئەمن کارتی خۆم بەرێ وڵات دەدەم بەو خانم پیرۆزە لە کوردستان دوایین بەشداربوو کە سەرکەوت لە گروپی یاران ئێستا ئێمە لێرە چوار بەشدار بوو سەرکەوتوو بوو چوار بەشدار بوو سەرکەوتون هەریەکە داوا لە لێژناکەم بەڵێ بڕیاری کۆتایی لای ئەوانە دەرکەتیم بڵۆ بێناوێرێ ئەم دێ پرۆگرامی گۆڕن بڕاستی ینی
بلكي كي تني كوك بريار دنجي قالك خوش بي بس تون قالك هات خار بيت بيجم يعني توني كوك بريار قالك هات خار بس از درفت دمي اف جروبه همي بيك و هما بلا در باز همو در باز بون بەڕاستی گیان زۆر باش بوو بۆیە ئێمە کەوتینە مشاورەیەکی زۆر لەگەڵ یەکتر هەر حوتیان بێکەوە بچنە قۆناغی سێ پیرۆزیان بێت هەرچی حوتیان دەنگیان زۆر باش بوو من پیرۆزبایان لێ یەکەم سپاس لە ئەندامانی لیژنە سپاس بۆ دەرفەتەی کە بە حەوت گەنجی دەنگ خۆشیاندا هەمووتان سەرکەوت ناغی سێمی کوردستان ستار و ئەمە یەکەم جارە ڕوو ئەدا دەرباز لێرەدا لاوانەیە کۆمەڵی خەڵک لە گروپەکانی کە دڵیشان شکا بێت بەڵام دەڵێم ئەلێرەدا ئێمە پشتیوانی هەموو گروپەکە بووین پێشنیاری مامۆستا عەبدولقەهار بوو کە تێگرای ئەم گروپە سەرکەوێ پێشنیارێکی جوانە سپاسی کاک عەبدولقەهار بکەن گەنجەکان سپاس جەماعەت ئەو سەرپرایزە چی بوو؟ بەدڵتان بوو؟ زۆر خۆم نیش زۆرم بەدڵ من هەلێرۆ شۆک بووم بەحساب خەڵک ئێستا خەڵک وازانێ ئەگەم لە هەموویەتی وەڵام نی شۆک بووم سەرپرایز چاوەڕێتە کرد؟ ناوەڵا چاوەڕێتە کرد چەند کەس دەرچێت؟ وەڵا چاوەڕێمە کرد 2 نەفەر دەچێتن بەڵێ باوەڕ دوا بوو کە تۆ یەکێک لەو 2 نەفەرە بیت؟ ئەکید باوەڕم بەخۆم هەبوو بێگومان وتیان تۆنی لە خۆی لە دەنگی خۆت بەرزتر بووە ڕاستە تۆنەکە نازانم بەڵام خۆم نەخۆشم بۆیە نەمەتوانەوەی دەردەنگم بەرزکەمەوە بەڵێ بێگومان گرنگەوەیە دەرچووی پیرۆزە و ئەدبینم لە قۆناغی سێم نازانم چیتان پێ بڵم من دڵم لە ئێوە خۆشترا زۆر سپاس وڵی زۆر زۆر خۆشە چاوەڕێتە کرد کە دەرچی لەم قۆناغە؟ ئەکید بەڵێ ئەرمای تۆ چاوەڕێت؟ بێگومان چکم باوەڕی بخۆ سەرکەوتوبی چاوەڕێتە کرد چەند کەس دەرچن لە قۆناغە؟ خودی من خۆ چاوەڕێت کرد کە 2 نەفەر هەتا 3 نەفەرە بەس بڕاستیا سپاسداری مامۆستامە بۆ سپڕایزە مەزن مەدا و دەنگی مە بدل بێ ئەمە لێرەوە چاوەڕ ماچیت کەین و دەستخۆشی لێتکەین اینجا تۆ لە ژوورەوە بووی لە دەرەوە بوو بە هەرا لە دەرەوە ئاگاو لێ نەبووتی ڕوویە سپاسیان گوت کەم ئەم هەنگۆ جوانین من چاوەڕێ بووم تۆ دەرچی ڕاست سپاس دەکەم زۆر سپاس ینی لە بەروی دەنگی تۆم زۆر گوێ لێ بووە گۆرانی تۆم زۆر گوێ لێ بوو کە پرۆڤەتە کرد لە بەرەوە هەر لە خۆمە چاوەڕێمە کرد دەرچی بەڵام ئەوە هەمووی پێکەوە چاوەڕێم والله بەڕاستی ئەوەی کە ئەم شەو بینیم زۆر دڵم پێی خۆش بوو سەرەتا کە یەکەم جار من دەرچووم هەستێکی خۆشم هەبوو بەڵام باسی هەستە خۆشەکە نەکەم ئەوەی کە ناخۆش بوو لەگەڵ ئەو گروپە بەڕێزەوەک و خانەوادەیەکمان لێ هات بوو بەڕاستی کە ئەو کۆتا بڕیارەیاندا بەڕاستی دەستیان خۆش بێت بەڕاستی دڵم خۆشە ئێستا زۆر لە بۆ ئەوەی کە هاوڕەکانیشم بەیەکەوە دەرچوین هەستێکی زۆر جیاوازم هەیە بەڕاستی سەرکەوتوبی بتبینم لە قۆناغی سێم چێ زۆر سپاس والله ئینشاءالله بابزانین پرۆگرامەکانمان چۆنن هەوڵی تەواو دەدەین باش خۆمان ئامادە بکەین شتێکی باش پێشکەش بکەین لەبەر ئەوەی بەڕاستی کە ئەو مامۆستایە بەڕێزانە ئێمەیان هەڵبژاردووە هەمویان ینی ئەو مامۆستایانن کە دەرباز بوون لەیان بەڕاستی قورسە کە ئێمە لەو قۆناغە دەرباز بوون بەدڵنیاوە دەبێت زۆر خۆمان ماندوو بکەین ئەوەی تریش لە دەستی خوای گەورەیە ئینشاءالله پاڵپشتمان بێت سەرکەوتوبی و ئەتبینم لە قۆناغی سێم ئاوەڕێم سپاس هێشتا بە کەس نەوتۆ یەکەم کەس منم وانە بەڵێ پێم خۆشە هەستت چۆن بوو کە هەمووی دەرچوو والله هەستێکی زۆر خۆش بوو یعنی کۆ بێ هەنفەر قوجدای ینی ناوبەینا کەس دانەبوو خڕڤێک ڕادەرچوون و گروپامە تقریبا زۆر بقوات بوو باشاکە دەرنەچوو دەست چیتە کریانی وڵا ئێستا شینە و ڕۆڕۆ بوو نا ڕاستەکەی ناحەقەنێ چکە گروپیەوە بەڕاستی هەمووی دەنگتان خۆش سێم سەرکەوتوبی وڵی تەسەوڕمە کرد تۆش دەرچی ینی کە بینیم لە دوا ماوەی تۆ و نازام دەرەچێ دەرناچێ بەزە و دەنگی خۆش بوو زۆر سپاس خۆ هەستی چۆم والله من هەروە باوەڕم بەخوا بوو کە دەربچم بەڕاستی ئەیکە لەسەر ستیج بووینەوەکانیان نەخێنەوە وت دەرچوم یاوتت دەرناچوم تاوام والله من هەر زۆر باوەڕم هە بەخۆمە بوو دەربچم بەس دڵم تەنگ گوتم ئەو 2 نەفەرە دەرچوو من و کاکە دریز باس گوتم ئەو جەماعەتە باس بەس ئاخیر سوپرایزە چیان دانی مامۆستا عەبدولقەهار بەجددی دڵمان گەلە خۆش بوو هەر زۆریش سەرکەوتوو بن بتبینم لە قۆناغی ئیشەڵڵا خۆم خۆماینەوە مامۆستا توی زۆر خۆشە نزاوڵە دوژێ ئەساسێتە خۆشە بۆ گۆرانیە منیش گەم لەو بۆ وای دوێنە قدیم ژەهرا بگوانی
قۆنۆخە یەکیش هەر هەڵ گوت ئەساسێتە زۆر باشترە دی ئەو گۆرانیاژی بڕێک زەحمەت بوو کو بچم ئەحساس زۆرتر ینی ئەساسێکە زۆرتر بێژم زۆر زەحمەتتر بوو بەس الحەمدلله شکر دەکات تۆ زێلەوە ئەحساسەمە شامە بە گۆرانەکە نه دی هەن ماندی بوومە وڵا ناو خودێ ئێستا ناتوانین گۆرانی ناوڵە قەی ناکە لە قۆناغی سێم واز لێ نانم چۆن زۆر ماندی بوون بڕاستی زۆر ماندی بوون بڕێک تۆن بەرز بوو لۆمە بەرز بوو بەرە هەندێ زۆر ماندی بوون حتا الحەمدلله دەرچوونێت یا قۆناغش هەستی چی بوو کە سرپرایزێکی وا هات هەمووتان دەرباز بن بە قۆناغی سێم من بخۆ دەگوت نەفرێکە دوو نەفر نەهایەتەن بچن ئەو سوپرایزەکە زۆر مازم بەانێ حتا نەهۆمە نەدیتە بچ پرۆگرامەدا تۆ چەندەم کەس بووی دەرچووی سێبوومین کە تۆ دەرچووی وتیتر تەواو کەسی تر دەناکە هیچ دیار نەبوو ئەرە وەڵۆن ناچاوری نەفرێکە دیبووم چۆن مامۆستا دیار بووە دەنگێکە دیدن مزانی نەفرێکە دیدێت بەس سوپرایزێک و هەر هەفت نەفر بچن ناوڵە ئەرە وڵە دی سەرکەوتوبی هیوادارم قۆناغی سێم باشتر بتبی زۆمانۆ سپاس دینا کوردستان ستار ئێم شێش کۆتایە بەڵێ زۆر سپاس هاوکار بووی تۆژ هاوکارێکی زۆر باش بووی بەرلەوەی کە ماڵاوایی بکەین دەمەوێت جارێکی دیکە بەڵێ بەبیر بینەرانی کوردستان ستاری بێنمەوە کە ئەم ستێجە جوانە ئەم بەرنامە جوانە کە هیوا و ئومێد دەبەخشێتە کۆمەڵێک گەنجی بەهرەمەندی دەنگخۆش دروست نەدەبوو ئەگەر سپۆنسەرەکانمان نەبوونە بەڵێ جارێکتر ئاماژە بە سپۆنسەرەکان نەدەینەوە بێگومان بە چەپڵی ئامادەبوانی ئێرە زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرکیمان لالاف گروپ زێبرانۆ کۆش تراڤڵ هۆتێل کانیۆن هۆتێل هەولێری نێودەوڵەتی ناسرا و بە شیراتۆن تاتلیساس گروپ هەروەها تایر کلاس بەڵێ جاسمین بیوتی سنتەر زۆر سپاس سێرپڵ VIP سپاس HL دیزاین زۆر سپاس سۆفیا سنتەر پێشانگای حمرین ڤاناس مۆدا زانا فاشۆن بزنس کلاس سپاسی هەموو ئەو سپۆنسەرانەکەم کە هەموو ئەو شەوانە ڕووناکەکەنەوە ئەم لایتانە ئێوەن کە پرۆگرامەکەتان ڕوونا کردوتەوە و توانیمان تا ئێستا و دواتریش بەردەوامین بە هاوکاری ئێوە بەڵێ ئازیزان و خۆشەویستانی کوردستان TV ئەم شەویش لەگەڵتانە بووین لە قۆناغی دووەم و لە پرۆگرامی ئەم شەو هیوادارم توانی بێتمان ئەو بەشداربووانە سەر بخەین کە شایستە بوون و سپاس کە بینەرمان بوون تا ئێستا سپاسی هەموو ئەندامانی لێژنا و میوانانی ئازیز و هاوکارم دەرباز و گروپی میوزیک و هەموو هاوکارانی پشت کامێرە ئەەکەم تا شەوێکی تر بەخواتان دەسپێرم کوردستان ستار بەردەوام دەبێت کاتێکی خۆش خواتان لەگەڵ